ڕۆمانی پەردگاوەکو تێکستێک تێمەکەی باسکردنە لە پەردبوون، پەردبوونی خۆم، پەردبوونی ئینسانی کوردی، پەردبوونی هەموو ئەو بوانەی کە لە ناو ئەم جوغزەیە کە ناوی کۆمەڵگای کوردیە بانگەکاتەوە. هەیە پەرد بووە لە ڕووی عشقیەوە، هەیە پەرد بووە لە ڕووی ڕۆحانیەتەوە، هەیە پەرد بووە لە ڕووی سیاسیەوە، هەیە پەرد بووە لە ڕووی ئەخلاقیەوە. دیارە لەوێ فرسەتێکیش بۆ من هەیە وەک نووسەرێک کە لەوێەوە منیش هەڵوەدای پەردبوونەکانی خۆم بوو، لەبەرەوەی بەڕای من ئینسان تووشی دوو جۆر پەردبوونە بێ. لەبەرەوەی تۆ کاینێکی اجتیماعیت وەزایدن کاینێکیشی لەناو خۆتە، بۆ خاتەوەی کە تۆ جاریچکە بتوانی ئەو خودی کە لەلایەن کۆمەڵگاوە لەلایەن ئەو گوتارانەوە کە دەستڕۆیشتون و جۆرە لە دەسەڵات و جۆرە لە قەڵم ڕەویان هەیە تویان بزر کردووە لە پرۆسەیەکی مێژوویە، تۆ جاریکە لەناو ئەم فەوزایە لەناو ئەو دار و پەردووە خودە بزربۆکەی خۆت بانگەکەیتەوە. بەڵام تۆ چیەکەی ئەو خودە بزربووی تۆ بۆ خاتەوەی بیناسیتەوە دەبێت لەژێر دار و پەردووی گوتارە دەستە جەمعەکەیە بێنیتەوە دەرەوە. مەسەلەن بە ناو یادوەرەکانی خۆتە ئەڕۆی چێن ئەوانەی کە لە بینی جەستە و ڕۆحیانە پەرد بوون، چێن ئەوانەی کە لە بینی نیشتیمان و منفایە پەرد بوون. بۆیە بە ناچاری تۆ لە یادوەری خۆتە کۆمەڵێ کارەکتەر ئەدوێنیتەوە لە ڕێگەی ئەوانەوە ئەتەوێ بگەیتەوە بە خۆت، چکە تۆش بەشێکی لەوان. بەڵام نەزانم چۆن بڵێم، جاری وایە زیینوکردنەوەی ئەوانی تر بوو خاتەوێ بن بە فریاد ڕەشێ بۆ تۆ، بەڵام دیسانەوە بە دیویچانە ئەبێتە ئخترابی تۆ، چکە تۆ زۆر جار سروشتت وەک ئەوان نییە، ئەوان وەک تۆ نین، زمانی ئەوان وەک تۆ نییە، تۆ وەک ئەوان نیت. پەردگا هێنانەوە گۆی بە قسە هێنانەوەی هەموو ئەو کارەکترە بزربوانن کە لە کۆمەلگای ئێمەیە کە هەموو شتێ بە سیاسی کراوە پەراوێز کراوە. جۆمان لە قسەکانیان نەبووە بە بۆنەی ئەو درشتە پاڵاوانانەی کە ڕوبەری ڕۆژنامەکانیان گرتووە، ئەو درشتە پاڵەوانانەی کە ڕوبەری شاشەکانیان گرتووە. لەوە چی ڕۆمان دۆزینەوە و گەڕانەوەی زمان بێ بۆ هەموو ئەو بێ زمان کراوانەی کە بەهر هۆیەک بێ ئێمە جۆمان لە قسەکانیان نەبوو. پەردگا مەسەلەن بە قسەهێنانەوەی پیرەمێردی شاعرە، مەسەلەن بە قسەهێنانەوەی عوسمان شەیدایە کە ناوی پەڕەسێلکەی شەیدایە، پیرەمێرد کوڵکۆی پیرە، شەڕۆشم قار قوربانێکی تری ئەو گۆڕەپانە سیاسیە و لە دوجارە بە دوای خودی ڕاستەقینەی خۆیان ئەگەڕێ. ڕووناری عەتارە بە نەوعێکی تر قوربانی ئەو کۆمەڵگایەیە. پەردگا وەکو ئەزموونێ بۆیە بۆ من خۆش بوو بە ناچاری بۆ ئەوەی من جۆم لە قسەی و کارەکتەرانە بێ، بۆ خاتەوەی من بتوانم مەشقە ئەندێشەیەکانی خۆم برەو پێ بم. بە ناچاری پێویستیم بە فەلسەفە بوو، پێویستیم بە سایکۆلۆژیا بوو، پێویستیم بە ڕۆحانیەت بوو، کەواتە لە ڕێی ئەو خۆ ئەزمونکردنەوە جارێکتر من خۆم تەغزیە کردەوە. یعنی لە ڕێگەی پەردگاوە جارێکی کە من ماهیەتێکی ترم بەخشەوە بەخۆم. بەڵام پەردگا لە دوجارە من نیم، ئەکرێ من خەلیەک بووم لەو جەستەیە، ئەکرێ من فیگۆرێ بووم
لە پاڵ فیگۆرەکانی ترە. بەڵام لە کاتێکە کە تۆ ئەکەویتە قسەکردن لە بەرەوەی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی کۆلێکتیڤە، کۆمەلگایەکی دەستە جەمعیە کە تۆ وەکو ئیندیڤیدوالەتی خۆت قساکەی، چکە تۆ لە دوجارە ڕاستە ژیانێکی کۆمەڵایەتیان ناژیت، ڕاستە ژیانێکی سیاسیان ناژیت، بەڵام تۆ ژیانێکی ئێستاتیکیان و جەمالیانی خۆشتەیە. ژیانی ئێستاتیکیانی خۆت تەواو ئیندیڤیدواڵیە، بەڵام ژیانی سیاسی و ژیانی کۆمەڵایەتی ژیانێکی دەستە جەمعیە. ئا لەوێوەیە لە بەریەکەوتنی ئەو ژیانە کۆمەڵایەتی و دەستە جەمعی و ئەو ژیانە ئیندیڤیدواڵیەوەیە شوناسەکان سەر هەڵەبن، شوناسەکان ئەیانەوێت لە خۆیان بدوێن. بەڵام لەبەرەوەی لە گوتاری دەستە جەمعیە ئێمە لەسەر زمانێک ڕاهاتوین، لەسەر ستایلێک ڕاهاتوین کە تۆ دی بە زمانێکی تر کە زمانی ئیندیڤیدواڵانەی خۆتە تۆ غەریبەکەویتەوە. یعنی تۆ دیت ئەتەوێت لە ڕێگەی ئەدەبەوە بی بە فریاد ڕەسێ بۆ خۆ دڵگریتەوە، بەڵام لەنەو دنیای ئەدەب خۆشیە جارێکی تر تووشی دادگاییکردن نەبیتەوە. مەسەلەن تو بۆ بە زمانی دەستە جەمعی قسە ناکەی، تو بۆ ئاوا جل لەبەر ناکەی، تو بۆ ئاوا ناڕێی بڕێە، تو بۆ ئاوا شتەکان هەڵنابژێری و بۆ خاتێەوەی شەرعیەتێک وەرگری ئەم شتانە ناچاری ئەبێ خۆت ڕوونکەیتەوە. لەوانەیە ئەم پەردبوونە بە دیویش کەشانە جگەلەوەی کە بانکردنەوەی خۆتە خۆڕوونکردنەوەی خۆشتە لەکوێ؟ هەم لە دادگای وجودە، هەم لە دادگای ئەخلاقی باوی مجتەمەعە و هەم لە دادگای دنیای ئەدەبە. اینجا لەم دادگای وجودەیە کە تۆ دێ ئەم بەڵگانایانیتەوە بۆ خاتەوەی جۆرە لە بەرە ئەزیمەی خۆت بسەلمێنی. بەڵام ئایا لە بەڕاستی ئەوانی کە حاکمن، حاکمی ئەخلاقین، حاکمی دینین، حاکمی فەلسەفین، حاکمی ئەکادمین، حاکمی ماڵن، حاکمی نازام چین، چنێک ئەم پاکانەی تۆ قبوڵەکەن بۆ خاتەوەی تۆ تووشی سزا نەبی. ڕووناری عەتار، شەڕ و شمقار، پیرەمێرد، شەیدا، کێ لە ناوەم و کارەکتەرانەیە، ئەمانە بە شێوەی لە شاوەکان دیسانە گوێ لە قسەیان نەگرین. هەرێکی لە دادگایەکە، هەیە لە دادگای سیاسەتە، هەیە لە دەستگای ئیجتیماعیە، هەیە لە دادگای ئەخلاقیاتە. کەواتە بۆ من لە دوجارە ئەزمموی ڕۆمان هیچ نەبوو جگە لە هێنانە قسە و هێنانە گۆی ئەو منفایی کە زمانی من تیاژی، خەیاڵەکانی من تایە چۆنڵێ سەرهەڵەیان. من نازام لەو پێش باسم کریاننا ئێمە هەمومان لە دایک و باوکێکەوە هاتووین، 23 کرۆمۆسۆمانی دایکمان و 23 کرۆمۆسۆمانی باوکمان، بەڵام لە ڕاستە ئێمە فرزەتی ئەوانین، بەڵام ئێمە ئەوان نین. لایەنی کەم پەنجەمۆری منی خۆمە، نووسین هیچ نییە بۆ من جگە لەو پەنجەمۆرە ڕۆحیەی خۆت، جگە لەو پەنجەمۆرە ئێستاتیکیی خۆت. منفعل لەو کاتەوە دەست پێکە کە عەقڵێتی زۆری نەو دەستە جەمعی ئەمەد لێ قوبوڵ ناکە، چونکە کە تۆ وتی خۆمم یابی بە قەشمەرجار یا ئەبیتە جێی چی؟ ئەبیتە جێی سەرسامی. بەڵام لەبەری کۆمەلگایەکی کۆلێکتیڤیە، کۆمەلگایەکی دەستە جەمعیە، یادکەنە خانی خانان، یادکەنە تۆزیبانان. جا بۆ خاتەوەی تۆ بتانی لەم گەڕە لاوژەیە خۆت ڕزگارکەی، پەنایە بۆ خۆت بدۆزیتەوە، نووسین ئەگەر چی بۆ خۆی منفعایەکی تازەیە، بەڵام منفعایەکە خۆم اختیارم کردووە. مادەم من ئینسانم مەحکوم بەوەی کە لە زیدی دایکم و ئەترازیم دێمە ناو منفعایەکی تازەوە، کەواتە لە نێوان جەبری هەموو ئەو منفعانەی کە لە دەرەوەی منان منفعەیەکەیە کە اختیاری منە، ئەویش منفعی نووسینە. بە ئارەزوی خۆم تەراتێ نەکەم، بە ئارەزوی خۆم ماخۆلیە وەسوەسەکانی خۆمە گێڕمەوە، بەڵام
لە پشت هەر یەکی لەم یاریانەوە مەشقێکی ئەندێشەی من هەیە، مەشقێکی دەرونی من هەیە، مەشقێکی عاتفیانەی من هەیە. مەبەست منی ئێستاتیکیە نەک منە ئیجتیماعیەکە. چکەوتم لە دوجارە من ئۆنسورێکم لە پاڵ ئۆنسوورەکانی ترە. کاری من وەک نووسەر ئەکرێ ئەوە بێت چۆن بتوانم هارمۆنیەتێک لە نێوان هەموو ئەو وردە منانە کۆ بکەمەوە. کەواتە نووسین هیچ نییە، مەشقێکی ئەندێشیانی خۆتە، بەداداچوونێکی دەرونیانەی خۆتە، عاتفیانەی خۆتە. بەڵام لە دوجارە تۆ لە ناو هەموو وردە منەکانی تری تێکستەکەیەوە نەبی، تۆش ئەبی بە بەشێ لەوان، بەڵام تۆ هەموو ئەوان نیت. بەڵام لە عەقڵی عامی دەستە جەمعی ئێمەیە هێشتا ئەمەش قوبوڵ کراو نییە. تۆ ڕێک ئەبێ وەکو تێکستەکەت بی، ئەبێ زۆر بە ئەخلاق بێ، زۆر بە ئەدەب بی، ئەبێ پێغەمبەر بی، ئەبێ. بەڵام نازان لە دوجارە تۆ وەک نووسەر ئۆنسوورێژیت، وەکوتم لە پاڵ ئۆنسوورەکانی ترە، تۆ شاعۆنسوور نیت. وەکو چۆن باسی ئەو مناڵەم کرد لە دایک و باوکی بوو، بەڵام ئەو دایک و باوکی نییە، خۆیەتی. ڕاستەم تێکستەش لە شێوەکان کانگاکەیە کرێ من بووم، بەڵام من نیم، خۆیەتی. بە دلیلی ئەوەی کە زۆر جار تێکستێکی تۆ هاوڕێ و دۆستێک بۆ خۆی دۆزێتەوە، تۆ ئەسڵان نازانی کێ. کەواتە تێکستەکان زۆر جار لە خۆت ئیجتیماعیترن، بەر لە تۆ پەیوەندی دروستەکە. بۆیە کە تۆ لە کاتێکە کە ئەتەوێت لە ڕێی نووسینەوە پەنجەمۆری خۆت جیا بکەیتەوە، کەسایەتی خۆت جیا بکەیتەوە، نەک بۆ مانای کە لەوانی تر باشتر بیت، بەڵکو بۆ مانایی کە تۆ ئیتر بە زمانێکی تر قسە بکەیت، بە زمانی عام قسە ناکەیت. ئێمە زمانێکمانێ زمانی اجتیماعیە، بەڵام ئەدەب دۆزینەوەی زمانێکە لە ناو زمانی عامە کە زمانی تۆیە، هی کەسی تر نییە. بەڵام بۆ مانای نیە تۆ لە ئاسمانێکی ترێنەوەتە، بەڵکو ئەمە شیرە و شیلەی ڕۆحی زمان عامەکەیە. تۆقی خۆتە ئەو اختیارە دەبێت ئەو انتخابە بکەیت. بەڵام زۆر جار جەبری اجتیماعی حەقی پێ نایە تۆ تەنانەت مارەسەی ئەو اختیاری خۆش بکەیت. بۆیە کە داوا لێکەن ئاوا بنووسە، ئاوا بیرکەرەوە، ئاوا داڕێژ و نازان چی و تا دوای. کەواتە پەرتگا هیچ نییە جگە لە نیشاندانی ئەو تاریکیانەی کە کەسایەتەکانی ئێمەی گرتوتەوە و تۆ ئەو تاریکیانێک کە بەژێر پێستی مشتەماڕۆن، تۆ بە شێوی لە شێوان جارێکتر ڕووناکیان نەخێتەوە سەر. ئیتر لەوانێ و ڕووناکیە خۆشم بگرێتەوە لەبەرەوە گوتم منیش ئۆنسوورێکم لە پاڵ ئۆنسوورەکانی ترە. بۆیە کە تۆ قسە لە مێژووەکەی، بەڵام مێژوو نووز نیت. تۆ شتەکان ئەرشیفەکەی، بەڵام ئەرشیف خواز نیت. تۆ گفتوگۆ لە کارکتەرەکان ناکەی، بەڵام ژورنالیز نیت. تۆ کۆمەڵی وەسوەسەی فکری و دەرونی و ئەندێشەی دێ، بەڵام فەیلسوف نیت. تۆ کۆمەڵی مخاتبەی ڕۆحی دامەزرێنی، بەڵام لە دوجارە تۆ ڕۆحانی نیت. تۆ هەموو شتانیت و هیچیان نیت. تۆ لەو هەنگا چیت کە کۆمەڵێ باخ و گوڵشەن و گوڵستان و لالەزارە گەڕێ، بەڵام بە هەنگوینی خۆیێتەوە. بەڵام ئەو هەنگوینە بە ڕێگەی ئایۆنینی ڕۆحی خۆتا ڕۆشتووە. ئەو هەنگوینەی تر نە چاوپشیلێ، نە دەمەشێر، نە گوڵەباکە، بەڵکو کۆکراوە و شیرەی ڕۆحی خۆتە. من لە چاو هەموو ئەو چێژانەی کە لە ناو ژیانە هەن، چێژی نووسین لە هەموو چێژەکانی تر بۆ من بەهادارتر و قوڵتر و خۆشیێنترە بۆ دەرونی من، بۆ خاتیۆی بەرگەی بەڕاستی ئەو مەنفا گەورەی وجود بگرم کە بە اختیاری خۆت نهاتوونە ناوی. کەواتە نووسین لە دوجارە بۆ من ئینتیخابکردنی ئەو مەنفایە کە پێم جوانتر و شیاوترە لە چاو مەنفاکانی ترە. بۆیە چۆن ئێستا من و تۆ ئەگەر دەربارەی ژیان بدوێن، بەڵام لە ڕاستیە ئایا
ئەمەی کە ئێمە لێوەیە ئەدوێن ژیانەوەیە کاڵایە بە پێی باڵای ژیان بە هەمان شێوە ڕۆمانیش یا شعر یا هەر چالاکێکی تری ئێستاتیکی تر کە ئێمە لەبارەوە ئەدوێن بەڕاستی ڕۆمان ئەوەیە نا ئەکرێ ژیان ئەوەی کە من ئەیبینم لای کەسێکی تر شتێکی تر بێ ئەگەر چی ژیانی چاو بەشێ بۆ من ڕۆمان و نووسینی ژەروایە منم وایە بینم لەوانەیە کەسێکی تر بڵێ نەبا بە ڕۆمان وانێ ئاوا و ئاوایە ئەویش ڕاستەکە منیش ڕاستەکەم هەرێکە بە جێوەیەک حکایەت خوانی ژیانە بەڵام کەسمان ناتوانێت نمایەندەی ڕاستەقینەی ژیان بین بەڵام ئەتوانین نمایەندەی ڕاستەقینەی ڕوئیەکانی خۆمان بین ئەتوانین نمایەندەی ڕاستەقینەی ئەزمونەکانی خۆمان بین بۆ یەکە وەکو ڕۆڵامبەرد ئەڵێ کەسێک قسان دەکات چ گرنگ و کەسە کێ کەواتە باگوێ لە حکایەتی کەسێ بگرین کە خۆی ئەگەڕێتەوە بە هەر هۆیە بێ لەوانەیە نەیتوانی بێ خۆی بگەڕێتەوە لەبەرەوەی دەنگە دەنگ و ژاوە ژاوێکی گەورە هەیە لە دەرەوەیە کە بەڕاستی لەوانەیە زۆر جار ئاگامان لێ نەبێت کەسی قسەی شێبێ بەوتن چەند جوانە چەند باشە کە ئێمە جارێک کە بتوانین بانگێشتی بکەینەوە گوێ لە قسەکانی ئەو بگرین نووسین بە قسەێنانی هەموو ئەو کاراکتەر و کەسایەتیانن کە بە شێوەی لە شێوەکان لە ناو کۆمەڵگەی ئێمەیە پەراوێز خراون سڕاونەتەوە ئیتر نازانم بەهێنانە قسەی هەموو ئەوانی کە بە خاچی خۆیانەوەن جارێکە بە خاچێکەوەیە هەیە بە خاچی ئەخلاقیاتەوە هەیە بە خاچی فکرێەوە هەیە بە خاچی ئیجتیماعیەوە پەرتگا هیچ نییە جگە لە بە قسەهێنانەوەی ئەو کەسانەی یا ئەو کارەکتەرانەی یا ئەو ڕووداوانەی کە بە خاچێکەوە بەڵام ئەمە ناکرا ئەگەر هەموو ئەو شتانی کە بە شێوی لە شێوەکان بە خاچمان ناکردوون جارێکتر فرسەتی ئەومان نابێتنێ کە کەونەوە قسەکردن بۆ یەکە لە ڕۆمانی پەرتگا تەنانەت بەردەکانیش قسە ئاکرد بەڵام بە پیپی و دانگی من و تۆی عاقڵ بە پیپی و دانگی من و تۆی مرۆڤ بەرچیە تاکو قسە بکە بەڵام چی بکەم من ماڵاکەم لە بەردە من چی بکەم کە پیاساکەم لەوانەیە پێ بەسەر و سنی چەندها بەردا بنێم کە من پێم وایە بێ لە خزمەتی منی مرۆڤ و عاقڵا بێ بەڵام با هیچ نەبێت گوێ لە بەردێکی بگرین دانم بەردێک کە لە بەردێکە خشێ دەردی کوردەواریاڵێ تەقەی لێوە دێ کێ لێو تەقە لێ هاتنە قسەکردنی بەرد نییە بەڵام لەبەرەوەی ئێمە مرۆڤین گومڕاین بە عەقلانیەتی خۆمان لەوانەیە اینجا بڵێنەوە چیە بەرد لەبەر دەکرێت سۆوات مەسەن کێڵە مەسەلەن ئێمە کە ئاو ئەبینین لە دۆخی ڕەقی و شلی و گازیە سێ جۆر قسەکردنی مادە نیە ئەی مناڵین مادە لە سێ دۆخی جیاوازە ئیکێ لەو سێ دۆخە سێ قسەکردنی جیاوازن ئەی ئێمە نامانێت کۆمەڵگای کوردی لە دۆخی ڕەقی و بەرینە دۆخی شلی بۆی تۆزە فلێکسەبڵ بێ و نەرمونیان بێ ئەی هەیە مەسەلەن لەڵێ بابە من دۆخی شلیشم ناوێ ئەمێ بگەمە ڕەهای تەواو لە ڕۆحانەدا ئێمە بەرەو دۆخی گازی بوون ناڕوە کە تۆ ئازاتری کەواتە ئێمە پێویستمان بۆ هەیە دۆخەکانی بدوێنینەوە ئەکرێمانە لە ڕووی زانستی و علمیەوە هەمووی جۆرێ بن لەوە هەم بەڵام ئەدەب جوانەکەی لەوەدا کە ڕێگەمانەیە ئێمە تەراتێن لەگەڵ وامەکانیشمانە بکە جارێکی حەق بۆ بین کە ئەو شتانەشی کە بێزمانن گوێ لە قسەیان بگرێن هەموو شتانی کە گەر بە زمانی فەلسەفیتر قسە بکەین هەموو شتانی کە لە حاڵەتی فینۆمینان دەرکەوتن بەرد بەڵام ئەوێ مە بچین حاڵەتی نۆمینەوە بچینە ناو بەردەکەەوە بزانین بەردەکە چۆن قسە لەبارەی خۆیەکە نەک من چۆن لەبارەی قسەکە
بۆیە کە پەرتگا تەنانەت ئاوردانەوەی لە هەموو ئەو شتانەشی کە حەقی قسەکردنیان لێ سەنونەتەوە باران ئەگەر حەقی قسەی لێ سەنراوێتەوە گوێ لێش بگریم زانین ئەو دەربارەی خۆی چیاڵێ بەرد سەگێک مامایەک ئەمانە دەربارەی سەربڕینی خۆیان چیاڵێ کە من بە گومڕایە کۆکو بەشەر بۆ چێژێکی خۆم بۆ بەردەوامی ژیان بەکارێنم کەواتە لە پەرگاتەوە ڕوبەڕووی ئەم پرسیارە ئەخلاقیانە ژەبی بۆیە خۆشحاڵم بەوەی کە دیسانەوەی لەمەوە لە هەموو ئەو سەرگەشتەیە کە بەشەر لە بەرامبەر خۆی و دنیا و وجودا هەسی پێەکە نووسین پەنایەکە داڵدەیەکی من ئەیە کە وتم بەدەنگی بەرزبیر بکەمەوە پەرتگایش نییە جگە لەو بەدەنگ هاتنە بەرزەی کە کەسێک قساکە چەند باشیش ئەوی تری گوێ لە تۆ بێ جایتر لەوانێ بەدەنگ هاتنەکەت بۆ ئەو سازگار بێە ناسازگار بێ و پەرتگا منی هێنا سەر کەڵکەڵی ئەوەی کە ئایا بۆچی ئینسانەکان پەرتەبن لەبەر خاتیەوەی کە خۆی کۆ بکاتەوە بەڵام ئێمە زۆر جار بە کاتری خۆ کۆکردنەوە ئەکەوینەگەر بەڵام پارچە پارچابین زۆر جار تۆ لە ڕێنووسینەوە ئەتوانی ئەو پارچە بوونانی خۆت هەڵگریتەوە ئەو پارچە بوونانی خۆت بانکەیتەوە ئەو پارچە بوونانی خۆت بهێنیتەوە قسەکردن تەجروبەی نووسین ڕۆمان بۆ من تەنهاوە بوو نەی شتێکت تەمە ناکەم غەدرم لە خۆم نەکرد بێ کە لەو ڕێوە خۆم بان کردێتەوە خودە بزر بۆکەی خۆم بان کردێتەوە تەمە ناکەم غەدرم لە هەموو ئەو کەسایەتی و کارەکتەرانەش نەکرد بێ کە لە یادوەری منە جارێک کە بان کردنەوە و لەسەر پانێڵێک کۆبووینەتەوە یەکتریە دوێنی بۆیە کە داوای لێبوردنە ڕۆحی پیرەمێر دەکەم ئەگەر لە پەرتگایە خۆی ببینی و خۆی نەناسێتەوە داوای لێبوردم لە عوسمان شەیداکەم ئەگەر لە ناو پەرتگایە خۆی ببینێت و خۆی نەناسێتەوە داوای لێبوردن لە عەتار ڕووناری عەتار و شەڕە شمقارەکەم کە خۆیان ببین و خۆیان نەناسنەوە ئەو منم ئاوام هەڵگرتنەوە بەڵام لەوانەیە بوونی ڕاستەقینەی ئەوان وەک بواری اجتیماعی شتێکی تر ببێت چکە لە دوجارە من ئەوانم هێناوەتە ناو ژیانە ئێستاتیکەکەی خۆمەوە ئەوانی تر لە ناو ژیانە ئیجتیماعی و سیاسی و ئەدەبی و ژۆرناڵیستێکی خۆیانە نەماوە ئەو پیرەمێردێک کە ئێمە وەکو عەقلی دەستە جەمیعی ناسین ئەو پیرەمێردە نییە کە لە ناو پەرتگایە ئەو عوسمان شەیدایی کە ئێمە لە دەرەوەمان ناسی ئیترە عوسمان شەیدایە نییە کە لە ناو ڕۆمانەکەیە ئەو عوسمان شەیدای ناو ڕۆمان ئەو پیرەمێردی ناو ڕۆمان ئەو ئەنوەر ڕەشە ئەوڵاژی کە لە دەرەوە ناسرێ ئەو ئەنوەری ڕەشە ئەوڵایە نییە کە لە ناو ئەزمموی پەرستگایە ئەوە ئەنوەری ڕەشە ئەوڵایەکی ئێستاتیکیە بۆیە تەمە ناگەم نەغەدرم لە خۆم کرد بێ نەغەدرم لەوان کرد بێ